هێشتا لێکۆڵینەوەکان لەسەر هۆکارەکانی کەوتنی مووسڵ و ئەو بەرپرسانەی لە دۆستێکەدا تێوەگلاون کۆتایی پێنهاتووە و ئەو فەرماندە سەربازی و ئەو بەرپرسانەی بوونەوە هۆکاری کەوتنی شارەکە سزا نەدراون. جارێکی تر سوپای عێراق هەمان سیناڕۆی لە شاری ڕوومادی دووبارە کردەوە و بەشی چەندین مانگ چەک و تەقەمەنی پێشکەوت و جوبەخانەی نێنی بۆ چەکدارانی داعش جێهێشت. هەڵاتنی یەکەمی سوپای عێراق لە 10 حوزەیرانی ساڵی ڕابردوودا و لە شاری مووسڵ بوو لە سەردەمی نووری مالیکی فەرماندەی گشتی پێشووی هێزە چەکدارەکانی عێراق بوو. بەڵام ئەمجارە هەڵاتنی سوپا لە شاری ڕوومادی ناوەندی پارێزگای ئەنباردا بوو لە سەردەمی حەیدەر عەبادی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق. وەزارەتی بەرگری ئەمریکا ئاشکرای کرد سوپای عێراق لە کاتی کشانەوەی لە شاری ڕوومادی ڕێژەیەکی زۆر چەک و تەقەمەنی پێشکەوت و جێهێشتووە و چەکەکان کەوتونەتە دەست چەکدارانی داعش. بەوتەی پنتاگۆن 10 تانک و ژمارەیەک تۆپی دوورهاوێژ و دەیان ئۆتۆمبیلی گواستنەوەی سەرباز و نزیکەی 100 درێپۆش و چەندین جۆری چەکی پێشکەوت و تر لەلایەن سوپای عێراقەوە جێهێڕراون و کەوتونەتە دەست چەکدارانی داعش. فەرماندەیەکی سوپای عێراقیش ئاماژە بەوە دەکات بەر لە هەڵاتنی سوپای عێراق لە ڕوومادی و لە کاتی ڕووبەڕبوونەوەکاندا چەکدارانی داعش دەستیان بەسەر جبەخانەیەکی گەورەدا گرتووە کە بەشی چەند مانگێک چەک و تەقەمەنی تێدا بووە. هەڵاتنی سوپای عێراق دوای چەند ڕۆژێک دێ لە دەرکردنی بڕیارێکی سەرۆکوەزیرانی عێراق کە تیایدا ئاماژەی بەوە کرد لێپرسینەوە لەگەڵ ئەو سەربازانەدا دەوەسێنرێت کە پێشتر لە مووسڵ هەڵات بوون. ئەفسەرێکی باڵای پۆلیسی عێراقی ئاماژە بەوە دەکات جێهێشتنی چەک و پێداویستی سەربازی لەلایەن سوپای عێراقەوە لە کاتێکدایە لە ماوەی ڕابردوودا چەندین جار پارە لە دانیشتوان و دەوڵەمەندەکانی پارێزگای ئەنبار بۆ کڕینی چەک و تەقەمەنی کۆکراوەتەوە، بەڵام ئێستا ئەو چەکانە کەوتونەتە دەستی داعش و لە دژی سوپای عێراق بەکاردەهێنرێن. لە کاتی کۆنتڕۆڵکردنی شاری مووسڵدا لەلایەن چەکدارانی داعشەوە 30,000 سەرباز و 40,000 ئەندامی پۆلیسی فیدراڵی و ناوخۆ لە شارەکەدا هەڵاتن. ژمارەی ئەو ئەفسەر و سەربازە عێراقیانەی کە لە ڕوومادیش هەڵاتون بە پێیلەدوانی بەرپرسانی حزبی داوە دەکاتە نزیکەی 3,000 چەکداری هۆزە سونەکان و 12,000 پۆلیسی فیدراڵی. هاوکات ئەو بەرپرسانە هۆکارەکانی کەوتنی ڕوومادی بۆ ئەوە دەگەڕێنەوە کە لە ناو ڕێزەکانی سوپادا خیانەتیان کردووە و ژمارەیەک لە ئەفسەرەکان پەیوەندیان بە داعشەوە هەبووە. هەندێکیان دەربارەی بارودۆخی ڕوومادی زانیاری ناڕاستیان داوەتە فەرماندەی ئۆپراسیۆنەکانی بەغدە. هاوکات عەلی عەلاق پەرلەمانتاری ئیتلافی دەوڵەتی ئاسا ئاماژە بەوە دەکات ئەو فەرماندە سەربازانەی سەر بە نووری مالیکین فەرمانی کشانەوەیان بۆ سوپا و هێزە ئەمنیەکان دەرکردووە و بەبێ ئاگاداری حەیدەر عەبادی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق هەڵاتون. سەبارەت بە ڕێژەی ئەو چەک و تەقەمەنیانەی لە سوپای عێراق بەجێماون ئاماژە بەوە دەکرێت سەرکردا سەربازیەکان چەک و جەبەخانەیەکی زۆریان حەشار داوە کە بەسەبەوەی ماوەی 1 ساڵ شەڕی پێ بکرێت. جاسم محەممەد جعفەر کە یەکێکە لە سەرکردەکانی حیزبی داوە ڕایگەیاند ئەو سەربازانەی هەڵاتون لەم دوایەدا بەوەی سوودوەرگرتن لە لێبوردنەکەی حکوومەت گەڕابوونەوە سەر کارەکانیان. ئاماژەی بەوەش کردووە سوپا توانای بەرگری داعشی نەماوە لە کاتی کەوتنی ڕوومادیدا چەکە قورسەکانی لە دوای خۆی جێهێشتووە. ئاشکراشی کرد کە گەندەڵێکی زۆرە بووە لە ڕێزەکانی سوپادا لەو پارێزگایە. بەرام ساڵح NRT